خۆشەویستان بەردەوامین دوا گفتوگوی ئەمڕۆمان قساکەین لەسەر فستیڤاڵی دوێنێ شاری سلێمانی بەڕێوەچوو بەردەوامە فستیڤاڵی بێت لە بواری تەکنۆلۆژیا و ژینگە بابزانینە فستیڤاڵە چییە چ بوارێک دەگرێتەوە کێ دەتوانێت سەردانی بکە چی تێدا نمایش کراوە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز بەخشین تا بەڕێوبەری پرۆگرامی بێت هاتو بەخشین سڵاو لێبێ بەنی باش بە خێراتی سەرچاو پێمان بڵێ پرۆگرامی بیت هەر بە جارێەوە بزانین چییە پرۆگرامی بیت؟ زۆر سپاس بۆم دەرفەتە پرۆگرامی بێت پرۆگرامێکە ساڵی 2021 دامان مەزران لە کۆمپانیای پۆتان کۆمپانیایەکی آیتی و پرۆگرام سازیە ئێمە لە ڕێی ئەم پرۆگرامەوە کە پاڵپشتی دارایی لەلایەن هەماهەنگی ئەڵمانیەوە ئەکرێ ئەمانەوێ یارمەتی ئەو کەسانە بین کە بێکارن بەڵام گەنجن و بەتوانن توانای ئەویان هەیە کە کارامەی نوێ و پسپۆری نوێ لە خۆیانە بچێننەوە و فێر ببنەوە یان لە ڕێی پرۆگرامی بتەوە کۆمەڵێک کارامەیی بەدەستهێنن کە ئەتوانن لە دنیای کارە بدرەوشێنەوە. ئێمە لە پرۆگرامی بتە چەند بوت کامپێکی جیاواز پێشکەشەکەین بوت کامپ بەمانای خولی ڕاهێنانی چڕیەت کە ئێمە بە شێوازی دەرسی ڕوبەڕوو نەک ئۆنلاین چکە کۆمپانیایکی تەکنۆلۆژین زۆر جار خەڵکی پێی وایە کە بە ئۆنلاین پێشکەشەکەین نەخێر ئێمە حەزەکەین ڕوبەڕوو بێ بۆی مامۆستاکانمان و ڕاهێنەرەکانمان بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵ بەشداربووانمانە پێکەوە کار بکەن. چەند بوت کامپێکمان ئامادە کرد ئەم ساڵ یەکەمینیان بوتکامپی فول ستاک دڤلۆپمنت بوتکامپ بوو کە تایە بەشداربووانی ئێمە پاش دەرچوونیان ئەتوانن وێبسایتێک لە ئەلفەوە تا یائی دروست بکەن. ئەمەمان تەواو کرد کە ماوەی 12 هەفتەی خایاند جگە یارمەتیانی تاکە کەسەکان و یارمەتیانیان بۆ دۆزینەوەی کار لە ڕێی پسپۆری تەکنۆلۆژیەوە ئەمانەوێت تەکنۆلۆژیا بۆ خزمەتی بوارەکانی تریش بخەینەگەڕ و بە تایبەتترینیان بواری ژینگە. ئێمە لە ئێستا چەند ڕێکخراوێکی زۆر باشی چالاکمان هەیە کە لە بواری ژینگەیە کارەکەن چەنەها کەسایەتی و شخصمان هەیە کە لەسەر ئاسی تاکەسی خۆیان بۆ ئەم بوارە کارەکەن بەڵام تەکنۆلۆژیا ئەکرێ ببێ بە توڵێک و کلیلێکی زۆر باش بۆیان تا ئیشەکانیان هەم پرۆفشناڵەتر بکەن هەم بتوانن ئاسانتر و خێراتر کارەکانیان بەڕێوە بەرن. تەمەن تەکنۆلۆژیا بوارێکی فراوانە ئەوەی ئێمە ئەمە ئەتوانین ئۆفەری ینی توانیمان ئەم ساڵ ئۆفەری بکەین بۆ پێشکەشی بکەین بۆ ڕێکخراوە ژینگەییەکان ئەوە بوو کە فێر ببن چۆن داتاکانی بەردەستیان بە شێوەیەک بەکاربێنن بتوانن راپۆرتەکانیان و بڕیارەکانیان پشت بەستوو بێ بەداتا و پێشکەشی لایەنی بڕیار بەدەستی بکەن بە شێوەیەک بڕیار بەدەستەکە بە خێرایی تێبگا و لەو تێرمەزانستیانە زۆر بە ساناتر و ساکارتر لێ تێبگەن. زۆر باشە. فستیڤاڵەکەی دوێنێ چی بوو؟ جا فستیڤاڵەکە شەرەکەوێتە ژێر چەتری پرۆگرامی بتەوە وەکو کۆکراوەیەک بۆ ئوپوت کامپانی ئێمە ئەم ساڵ پێشکەشمان کرد وەکو ئاهەنگێکی دەرچوون بوو بۆ بەشداربووەکانمان کە لەم ساڵ لەگەڵمانە بەشداربوون بەڵێ و هەروەها کۆکردنەوەی ئەو کۆمەڵگە تەکنەلۆژی و ژینگە دۆستە بوو کە لە وڵاتی لە هەرێمی ئێمە و بەتایبەت لە شاری سلێمانیا هەیە. ئەمە ویستمان لە پانتاییەکی فراوان و لە شوێنێکی گەورە و خۆشەویستی لای خەڵکی سلێمانی کە کارگەی جگەرەی کۆن و کارگەی کللتوری ئێستاە هەزمان کرد شوێنێک بێ ئاواهی سنتەری شار هاتن بۆی ئاسان بێ پانتاییەکی فراوان بێ هەروەها دوای نیۆڕۆمان هەڵبژار وەکو کاتەکەی چواری پاش نیۆڕۆ بۆ دەی شەو چەند هۆکارێکی شەیە بۆ هەڵبژاردننی ئەم کاتە. ئێمە پێشتر بۆنی ترمان زۆر ڕێکخستووە یەکێک لەو گلەیانی کە دەیم ئاهات ئەیانوت ئێمە زۆر حەزەکەین بەشداربین بەڵام کارمان هەیە خوێندنمان هەیە لە کاتی داوامی ئێمە ناتوانین بین ئەوە ئێستا پاش نیۆڕۆی و فعلەن بینیشمان کە هاتن و بەدەمەوە هاتنەکە چەند زۆرترە و هەروەها هاوینیشە ئێواران کزەبایەکی خۆش هەیە فێنکە بەڵێ فێنکە شەوانیش باشە خێزان بێ سەردانی بکات شتێکی تیا سەرنجڕاکێش بێ بۆ خێزان ینی کارەکان کاری گشتینیان زۆر تایبەتمەندە بۆ کەسانی واری تەکنۆلۆژیا. ئێمە دروشمێکمان هەیە لەم فستیڤاڵە کە بەردەوام دووبارەیەکینەوە ئەگەر سەردانیشتان کرد ئەی بینن لە هەموو شوێنێکی هەموو سوچێکی فستیڤاڵەکە نووسیمانە داهاتوو تەکنەلۆژی و سەوزە. جا لە دنیای ئێستەمانە ڕاستیە داهاتوو نیە لە ئێستەوە ئەو شتە دەستی پێ کردووە ژینگە بۆ هەموو کەسێکە و کاریگەری و لەگەڵ ژیانمانایە تەکنەلۆژیا شتێکە کە هەمومان هەموو ڕۆژێک بەرێکەوین بۆیە چ خێزان بێت چ گەنجێک بێت چ بەتەمەنێک بێت چ مناڵێک بێ ئێمە پێمان خۆشە پێشوازی لێ بکەین
ئەتوانن بێن ببینن بزانن ئایا ئێمە لەسەر ئاستی لۆکەڵی و ناوخۆی خۆمان چەند کۆمپانیا و ڕێکخراومان هەیە کە لەم بوارانەیە کارەکە و چی پێشکەشەکەن چونکە ئێمە هەمیشە ڕاهاتوین بەس سەیری دەستی دەرەوە بکەین بزانین کە ئەوان چ کارەکەن و لە ئەجابابین بۆ کارەکانی ئەوان بەڵام بەهاتنتان بۆ ئەم فستیڤالە ئەبینن کە نەخێر دەستێکی کاری خۆماڵی زۆر باش هەیە کە ئیشی زۆر چاک لەسەر ئاست و ستاندەرتی جیهانیەکەن و زۆر چالاکی جیاوازمان هەیە ئێمە لەم 5 ڕۆژەیە چ شتێک سەرنجڕاکێش بوو بۆ خۆت بۆ خۆم بەدەمەوە هاتنی ئەو خەڵکە بەڕاستی اینجا ئەتوان باسی بکەم کە ئێمە چەند بەشێکی تایە ئەم فستیڤالە کە بەڕێزە باسی کردوێنێ دەست پێکەکەی بوو 20 مانگ تا 24 مانگ ئەخایەنە لەم 5 ڕۆژەیە چەند چالاکیەکی جیاوازەکەین چالێکەکان پێک هاتوون لە چی بەشێکی بیت کۆنفرانسە ئێمە لە بیت کۆنفرانسە چەند وتارێک و پانێڵ و وەرکشۆپێک پێشکەشەکەین دوێنێ دوو پانێڵ و وتارێک و وەرکشۆپێک پێشکەشکرا چەند بابەتێکی ترمان ماوە وتار و بابەتەکان هەمویان لە ناو بواری تەکنەلۆژیا و ژینگەیە خۆیانەگرنەوە ئەو بابەتانی کە ماومانەوە هیوادارم بینەرانی کورسات میوانمان بن ئەمڕۆ سبینێ بۆ بەشداریکردن لە بیت کۆنفرانسە ئەوەیە کە باسی مەسەلەن پانێڵێکمان هەیە دەربارەی دۆخی تەکنەلۆژیای دارایی فنتێک لە کوردستان ئەمون کەسانی پسپۆڕن کەیان باس لەو بوارە ئەکەن کە بوارێکی گەرمە لە ئێستاە بوارێکی ترمان هەیە کە ئەمایان زۆر تەکنەلۆژیا باسی سەرچاوە کراوە ئەکەین کە چییە و لە ناو کوردات لە ناو کۆمیونیتی کوردات ئەو شتە چۆن بەردەستە چەند وەرکشۆپی ترمان هەیە لەبارەی دروستکردنی گەیمەوە یاریە ئەلکترۆنیەکان کە لە ناو عێراقا چۆن بەرهەمەهێنرێ و چەند بابەتێکی تر دەستکاریەکەین لە هەمان کاتە ئەمە بیت کۆنفرانسمان هەیە بۆ وتار و پانێڵ و وەرکشۆپەکان پێشانگای هەلی کاری ژینگەی و تەکنەلۆژیمان هەیە چەند پێشانگایەکی هەلی کار ئەکرێتەوە لە کوردستانە بەڵام ئەمەی ئێمە بە وردی ترکیزی لەسەر بواری تەکنەلۆژی و ژینگەیە بۆیە سەردانیکەرانمان ئەتوانن لەگەڵ ئەو کۆمپانیایانی کە بەشدارن 19 کۆمپانیایی مامناوەن دوو گەورە بەشدارە 21 کۆمپانیای کاری بچووکیش بەشدارە لەوێ چەندین هەلی کار لە بواری تەکنەلۆژیا و ژینگای پێشکەشکراوە ئەتوانن سیڤەکانیان تەقدیم بکەن و بە هیوای ئەوەی کاری باشیان دەست بکەوێت دوێنێ قواتاڵەبانی بەشدار بوو بەڵێ هەر خۆی حەزەکە بێتە ناو گەنجانەوە قسە بکەوە تایبەت لە بواری تەکنەلۆژیا و ژینگەش گرنگی بەم بوارانایە چی باس کرد بەدەر لەوەی لە بەیان نامە فەرمیەکانە بێ هەندێک شت بڵێ چی بوت بە گەنجەکان بەڵێ بەڕێز جێگری سەرۆک وەزیران بەڵێ لەوێ ئامادە بوو کاک باتاڵەبانی پێ ئامادەبوونێکی زۆر ئاکتیڤ و فعلی هەبوو بەڕاستی سوپاسێکین کە هات لەوێ لە ئۆپنینگ سپیچ و وینەکەی دانیشت بوو گوێگرمان بوو پاشان چوین گەڕین سەردانی کۆمپانیای کارە بچووکەکانی کرد حەزی کرد ئەوان لە نزیکەوە بناسێ چ گەنجەکان کە خاوەن کارن و لە چیا کارەکەن و زۆر بە وردی گوێی لە هەمویانە گرت و لە ئیشەکان ئەکۆڵیەوە شتەکانی بەردەستیانی بەکارهێنا بەلایەوە باش بوو چۆن بوو زۆر لە بەرەوەی خۆشی وەکو بەڕێز ئاماژت پێەیە هەم بواری تەکنەلۆژیا هەم ژینگە دوو بابەتن کە گرنگی زۆریان پێەیە بۆیە دواییش دانیشتێکی کراوی ئەنجاممە بە پلەی یەکەم لەگەڵ خاوەنکارە بچووکەکان کە زۆربەی زۆریان گەنجن پاشانیش سەردانی کەران و ینی زۆر بەکراوەی لەگەڵ هەمووانە دانیشت وەڵامی پرسیار و نیگەرانیەکانی یانەوە و پاڵپشتی خۆی دووپات کردەوە بۆیان نیگەرانیەکان چی بوون؟ وەڵی نیگەرانیەکان زیاتر لەوەی ئایا مەسەلەن ئەم کارە بچووکانە چ یاسایەک هەیە بۆ ئەوەی پاڵپشتیان بکات چ لە تۆمارکردنیانەوە چ لەو بارگرانی زۆرجار لە تۆمارکردنی کارەکەیانەوە لە ناو پرۆسە حکومیەکانە بۆیان دروستە بێت چونکە بەڕاستی هاتنە ناوەی ئەم کارە بچووکانە بتایبەت کاری بچووکی تەکنەلۆژی و ژینگەی زۆر تازن بۆ وڵاتی ئێمە پێویستەکە یاسا و ڕێساکان ئەوان خۆیان پێڕابگەن و ئەوان بتوانن هاوکاری بکەن چونکە لە کۆتایی یا کەسێک کە خاوەن کاری بچووکە ئەو خۆی لەسەر شانی خۆی هەم کارێک دروستەکە هەم کار بۆ خەڵک دروستەکە هەم ئەرکێک لەسەر ئابووری وڵاتیش لە کۆڵەکاتەوە بۆی ئەو دیسان پاڵپشتی خۆی دووبارە کردەوە و باسی کرد کە ئاگادارە ئەم کێشانە هەیە و پێی خۆشترە کە باشتریش و ورتریش لە نزیکەوە ئاگای لەیان بێت سپاس دەکەم سپاس مامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە هیوای وەکو تۆ هاوڵاتیان بتوانن سەردان بکەن و ئەو کارانە ببینین کاری و گەنجانش ببینن لە کارگەی کللتوری سلێمانی کارگەی جگەرەی سلێمانی وا بڵێ زیاتر وڵاتیان دەیزانن ڕۆژانە تا 24 مانگ دەتوانن لە ساعت 4 تا ساعت دەیشە و سەردانیان بکەن دوبارە سپاس بامادەبوونێت خۆشەویستان هیوام وایە کە ڕۆژێکی